صدای آمریکا دنبال کنید. سڵاو ئەو کاتە و هەموو کاتێکتان باش بینەرانی عزیز بەخێر بێن بۆ بەرنامەی ئەمڕۆمان. من بەفراوی نووری لەگەڵ هاوکارم سیروان قەچۆ ئەمڕۆ دووشەمە 29 پوشپەڕی ساڵی 2726 کوردی لە کاتژمێری داهاتوودا بە دوواداچوون بۆ دوایین پێشاتەکانی ئێران و ناوچەکە و ئەمریکا و جیهان دەکەین. جالی ئەمەبێژی هون بخێر هاتنەوێ بەرنامەیە زندیژ واشنگتن ئەم هێوی دەکەن و حتا داویە هون بمارە بمینن. وەزارەتا جەنگەیە ئەمریکا ناسنامەیە دوو لەشکرên ئەمریکی کو vê dawiyê di êrişên Îranê de hatin kuştin eşkere dike. ترامپ دەڵێ توانە سەربازیەکانی ئێرانمان زۆر لاواز کردووە. وەزیرە دەرڤە مارکۆ ڕوبیۆ دەبێژە ئەمریکا هەرگاو بۆ دیپلۆماسیە ڕاستەقین ئامادەیە. ژنانی دروست دوای توندوتیژەکانی سوەیدا ناچارن لە جیاتی پیاوانیش کار بکەن. وەزارەتا جەنگەیە ئەمریکا ناسنامەیە دوو لەشکرên ku vê dawiyê di êrişên Îranê de hatin kuştin eşkere kir. Wezareta Cengê îro duşemê ragihand ku du leşkerên çalak ên artêşa Amerîkayê ku di çarçovaya operasyona li herêmê de erka xwe pêk danîn di êrişeke dijmin de hatin kuştin. Yek ji her du leşkerên kuştî navî wî Tyler James Feehan 25 salî bû. Ew ji wilayeta Hawayê bû û di 18 tîrmehê de hate kuştin. Her wiha Isabella Gonzales ya 19 salî ji wilayeta Texasê di 17 tîrmehê de di heman êrişa dijmin de jiyana xwe ji dest da. Lê gorî daxuyaniya Pentagonê êrîş di bingeha esmanî ya Muweffeq Seltî ya li Urdunê qewimî. Wezareta Cengê got ku vekolîna li ser şert û mircên vê bûrê hîn jî berdewam e. دوای ئەم هەواڵە وەک هەمیشە لە کۆشکی سپیەوە دەست بە بەرنامەکەمان دەکەین ئەو شوێنەی کە بڕیار و پێشاتەکان تێیدا کاریگەریان لەسەر ڕووداوەکانی ئەمریکا و جیهانیش هەیە. بۆ نوێترین هەواڵ و دوایین پێشاتەکان دەچینە لای پەیامنێری کۆشکی سپیمان هیوا سەلام کە ڕۆژانە بە دوواداچوون بۆ هەواڵەکانی کۆشکی سپی دەکا. هیوا و کاتت باش نوێترین هەواڵەکان چییە لە کۆشکی سپی و لە لای سەرۆک ترامپەوە؟ سڵاو بەفراو دوای بڵاوبوونەوەی ناوی ئەو ئەندامانەی سوپای ئەمریکا کە گیانیان لەدەستداوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەهۆی بردومانەکانی ئێرانەوە کەمێک بەر لە ئێستا دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا داوای لە وەزیری جەنگی ئەمریکا و فەرماندەکانی سوپای ئەمریکا کرد کە لە بەرامبەر کوژرانی هەر سەربازێکی ئەمریکی گورزی کەمەرشکێن لە دەوڵەتی ئێران بدەن و وەڵامدانەوە و تۆڵەی زۆر توندیان هەبێت. بۆ ئێوە چاوەڕوان دەکرێت کە بۆ تۆڵەکردنەوە لەو قوربانیانەی کە لە ناو سوپای هێزەکانی ئەمریکا کەوتوتەوە کاردانەوەکان لە بەرامبەر ئێراندا تونتر و تونتر ببن. هەروەها دۆناڵد ترامپ هەر ئەمڕۆ لە وەڵامی دەنگۆیەک سەبارەت بە دەستگیرکردنی سەرۆکی ئیسرائیل ئەگەر بێتە ناوخۆی ئەمریکا ڕایگەیان کە ئەوان هەمیشە پێشوازی لە بنیامین نەتەنیاهۆ سەرۆکی ئیسرائیل دەکەن و هەرگیز هەوڵی دەستگیرکردنی نادەن بەڵکو دەستگیرکردن بۆ کەسانی وەکو سەرانی ئێرانە کە لە تەنیا بەهۆی خۆپیشاندانەوە نزیکەی 52,000 هاوڵاتی خۆیان
هەمویان کوشتووە. دەربارەی ئێران کۆشکی سپی بەرپرسانی کۆشکی سپی ڕانگەیان کە بۆردومانەکان بەردەوامن هەموو شەوێک ئەم بۆردومانانەی سەر ئێران بەردەوامن. هەروەها گەمارۆی دەریایی سەرگەروی هورمز وەکو خۆی بەردەوامە و ڕێگە نەدراوە هیچ کەشتێکی ئێرانی بێتە دەرەوە یان بچێتە ناوخۆی ئێران. دۆناڵد ترامپ ڕایگەیان کە ڕێڕەوە ئاویەکان ئێستا لە کۆنتترۆڵی هێزەکانی ئەمریکادان هێزەکانی هێز و توانای ئێران تەواو لاواز بووە هێزێکی ئەوتۆی نەماوە. ئەمەش لە هەمان کاتدا چەند قسەیەکی بۆ ڕاگەاندن کرد کە بەر لەوەی بچێت بۆ بەشداریکردن لە جامی جیهانی. لەو بارەیەوە راپۆرتێکمان ئامادە کردووە، فەرموون با سەرەتا گوێبیستی بین. ئاڵۆزیەکانی نێوان ئەمریکا و ئێران بەردەوامە. هێزەکانی ئەمریکا شەوانە بۆمبارانی ئێران دەکەن و گەمارۆی دەریایی چوندیان خستۆتە سەرە وڵاتە. لە بەرامبەردا هێزە ئێرانیەکان بۆردومانی وڵاتانی کەندا و هەرێمی کوردستان دەکەن. هێز ئەمریکیەکان ڕایانگەیان کە 3 سەربازی ئەمریکی لەو بۆردومانانەدا لە ناویاندا یەکێکیان لە هەرێمی کوردستان گیانیان لەدەستداوە. دڵمان تەنگە بۆ قوربانیەکانمان، ئەوان گیانی خۆیان بەخشی هەتا ئێران نەبێتە خاوەنی چەکی ئەتۆمی. ئێران تێک شکاوە، لە ڕووی سەربازیەوە هەموو شتێکیان لەدەستداوە. هەر تۆزێک موشک و درۆن و توانای وەبەرهێنانیان ماوە، بەڵام زۆر نییە. دەتوانین گەروی هورمز بەڕێوە بەرین، ئەوان کۆنتترۆلیان بەسەر هیچ شەوە نەماوە. ئیتر با بزانین چی ڕوودەدات. هەر بۆ زانیاریتان شەوی ڕابردوو بە توندی بۆردومانمان کردن و ئەوش لەسەر شەرەفی ئەو سێ نیشتیمان پەروەرە بوو کە لە دەستماندان. فەرماندەی ناوەندی ئەمریکا ڕایگەیاند کە بۆ شەوی نۆیەم لەسەر یەک بۆردومانی ئێرانیان کردووە و ناوەندەکانی بەڕێوەبردنی هێزە چەکدارەکانی ئێران و توانای دەریایی و موشکی و درۆنی ئەو وڵاتەیان بە ئامانج گرتووە. سوپای ئەمریکا ڕایگەیاند کە بۆ هەر ئەگەرێک ئامادەیە. سوپای ئەمریکا وەکو باسمان کرد شەوانە ئێران بۆردومان دەکات. ئێرانیش کە دەستی ناگات بە سوپای ئەمریکا دەچێت ئەو دەوڵەتانەی کە لە چواردەوریان لە ناویاندا هەرێمی کوردستان بۆردومان دەکات و قوربانی لە هاوڵاتی ئەو وڵاتانە لێ دەکەوێتەوە. وەکو دەبینین کاردانەوەکان بەرامبەر ئێران زۆر چونتر بوون، هەروەها کاردانەوەی سەرکردەکانی کورد بەتایبەت لە هەرێمی کوردستان لە چەند ڕۆژی ڕابردوودا بەهۆی ئەو بۆردومانانەی کە کراوەتە سەر هەرێمی کوردستان و ژێرخانی هەرێمی کوردستان زۆر فراوانتر بوون. بابگەڕێنەوە کۆشکی سپی سەبارەت بە کۆشکی سپی ئەمڕۆ دۆناڵد ترامپ لە کۆشکی سپی بووە، کاری ڕۆژانەی خۆی کردووە وەکو هەموو ڕۆژێک. دوای کەمێکی تر تقریبەن دوای سەعات و نیوێکی تر پێشوازی لە کۆمەڵێک پاڵەوانی کچۆڵەی جۆنستاونی پێنسیلڤانیا دەکات کە توانی بیان ببنە پاڵەوان لە سۆفتبۆڵ بۆ نەوجەوانان. هەروەها لە تۆڕی کۆمەڵایەتی تروس دۆناڵد ترامپ ئەمڕۆ دەستخۆشی لە ئەنجومەنی نوێنەران لە سەرۆکی ئەنجومەنی نوێنەران هەروەها لە لیژنەی بودجە کرد بۆ هەوڵەکانیان بۆ پەسەندکردنی پرۆژە یاسای پاراستنی ئەمریکا. ئەم پرۆژە یاسایە تایبەتە بە شێوازی دەنگدان لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. دۆناڵد ترامپ هەمیشە هەوڵ دەدات و داوای لە ئەنجومەنی نوێنەران کردووە کە ئەم پرۆژە یاسایە پەسەند بکرێت بۆ ئەوەی لە کاتی هەڵبژارنەکانی ئەمریکادا تەنیا ئەو هاوڵاتیانە بتوانن دەنگ بدەن کە نازنامەی پێویستیان هەیە و بەڵگەنامەی هاوڵاتی بوون پیشان دەدەن، نەک هەر کەسێکی دیکە بتوانێت دەنگ بدات. هەروەها دوێنێ ئێوارە بەشداری لە یاری جامی جیهانی نێوان ئیسپانیا و ئەرجەنتین کرد کە بە برنەوەی ئیسپانیا کۆتایی هات. هەروەها دۆناڵد ترامپ بەشدار بوو لە بەخشینی خەڵاتەکان بە یاریزانەکان و خۆی جامەکەی بەخشی بە ئیسپانیا. بەلێ هیوا سەلام پەیامنێرێ دەنگی ئەمریکا لە کۆشکا سپی سپاس بۆ vê راپۆرتاتە. سەرۆکی ئەمریکی ژالێکی دن و ئیرۆ دوشەمێ پۆستا چالاکوانێکە ئیرانی لەسەر سێدارەدانا گەنجێکی ئیرانی بەلاف کرد. سەرۆک ترامپ لەسەر پلاتفۆرما تروث سۆشەل ئەف بابەت پارڤە کرد کۆ لەسەر دارڤەکردنا عەرفان ئەسفەندیاری یê 19 سالیە.
افسندیاری جالی رژیم ایرانی و هاتبو گرتن و به توان وشارتنا خوپیشاندرین خوپیشاندانا چله 2026 هاتبو توانبار کرن او روژا یکشنبه آنکو 19 تیرمه هات سیداره دان چالکوان و روزنامه‌وان کو سروکتران پوستا وی بلاف کریه مسیح علی نجاده او جیل امریکا دجی و جبو مافین جنان ل ایران خباته دگه لگور رخصتنا مافی مروان یا ایران جمعه آدار ور و هری که 23 کسین کو تکلیا وان به خوپیشاندان چله 2026 را هبو هاتنه سیداره دان بله لگل نهمین پیلا ایریشن امریکا لسر ایران واشنطن دبیجه دریه دیپلماسیه بو بداوی آنینا کشیان وکریه هفکاری ما سوران خاطری جناوندان و چایانا دنگ امریکا لگل میه سوران هولگریین داوی درباره ویک چل جبتهنه بەڵێ سیروان مارکۆ ڕوبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا دەڵێت کە تەنیاهۆ یەکی لە هۆکارەکانی هێرشەکانی ئەمریکا بۆ سەر پێگە و داراییەکانی کۆماری ئیسلامی ئەوەیە کە ئەم بنکە و داراییانە بۆ هێرشکردنە سەر کەشتیوانی نێودوڵەتی لە تەنگەی هورموز بەکاردێت لەلایەن حکوومەتی ئێرانەوە. مارکۆ ڕوبیۆ پێش گەشتەکەی بۆ فیلیپین بە مەبەستی بەشداریکردن لە کۆبوونەوەی وەزیرانی دەرەوەی یەکێتی وڵاتانی باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا کە بە ئاسیان ناسراوە بە ڕۆژنامەنووسانی ڕاگەیاند کە ئەمریکا ڕۆژانە و بەردەوام دەبێت لە ئەم ئەرکە واتە بە ئامانجگرتنی حکوومەتی ئێران تاکوتوانەکانی کۆماری ئیسلامی بۆ هێرشکردنە سەر کەشتیەکان لە تەنگەی هورموز لاواز بکات. مارکۆ ڕوبیۆ کە خەڵک و ڕۆژنامەنووسان و تەنیا ئەوە دەبینن کە ئەو کەشتیانە گیریان خواردووە یا ئەوەی کە ئەو کەشتیانە لەلایەن حکوومەتی ئێرانەوە کراونەتە ئامانج بەڵام لەسەر ئەو کەشتیانەی کە پارێزگاریان لێ دەکرێت یا ئەو کەشتیانەی کە نەیانتوانی و حکوومەتی ئێران هێرشی بکاتە سەر هیچ نابیستن. وەزیری دەرەوەی ئەمریکا جەختی کردەوە کە تا ئەو کاتێ حکوومەتی ئێران سوور بێت لەسەر کۆنتڕۆڵکردنی کێشەی تەنگەی هورموز ئەوە ئەمریکاش وەڵامی دەبێت لە هەمان کات تا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەمیشە پابەندە بە دیپلۆماسی و دەرگاکانیشی بۆ دیپلۆماسی کردوێتەوە. با بەشێک لە قسەکانی مارکۆ ڕوبیۆ ببینین و ببیستین. ئێمە هەمیشە پێشوازی لە دیپلۆماسی دەکەین بەڵام دیپلۆماسیی ڕاستەقینە دەبێت ڕێککەوتنێکە بێت کە ئەوان ئامادەبن پایبەندی بن ببینن بڕیار وە بۆ حکوومەت ئێران هەفتەیەک لەمەوبەر بەیاننامەیەک بڵاو بکاتەوە و بڵێت گەروی هۆرموز دەکرێتەوە و ئەوان چیتر هێرش ناکەنە سەر کەشتەکان بەڵام لە زیاتی ئەوەیە هێرشیان کردە سەر سێ کەشتی دەبێت ڕەفتاری ئەوان بگۆڕێت بۆ ئەوەی ڕەفتاری ئێمەش بگۆڕێت. وەزیری دەرەوەی ئەمریکا هەروەها وتی کە بەرپرسانی حکوومەتی ئێران هەم ڕاستەوخۆ هەم لە ڕێگەی وڵاتانی دیکەوە پەیامیان ناردووە بۆ ئەمریکا وتویانە کە دەیانەوێت دانوستان بکەن بەڵام ویلایەتە یەکگرتووەکان وەڵامی ڕەفتار و کردارەکانی ئەوانیانێ بەرپرسانی حکوومەت ئەداتەوە واتە هێرشکردنە سەر کەشتیەکان. وەزیری دەرەوەی ئەمریکا هەروەها باسی لە دووبەرەکی و ناکۆکیی تۆند لە نێوان بەرپرسانی کۆماری ئیسلامیدا کرد. با بەشێکی دیکە لە قسەکانی مارکۆ ڕوبیۆ ببینین و ببیستین. پێم وایە ئاشکرا کە تەنانەت لە ناوخۆی سیستەمەکەی خۆشیاندا درز و لێکترازان هەیە. هەندێک لە میدیاکانی ئێوە ئەمەیان بە بەڵگە کردووە لە نێوان ئەو کەسانەی کە دەزانن ئابوووریەکان لە لێواری دارماندایە و دەبێت کارێک بکەن ئەگەرنا زۆر زوو لە ڕووی ئابووری و ناوخۆیەوە ڕوبەڕووی کێشەی زۆر دەبنەوە و ئەو کەسانی تریش کە لە تێڕوانینەکانیاندا بۆ ژیان و جیان زۆر شەڕەنجێزن و بەردەوامن لە هاویشتنی موشک بۆیە دەبێت ئەم درزە لە ناوخۆدا چارەسەر بکەن بەردەوام دەبین لە سەر کردارەکانمان ئەگەر دەرگا بە ڕووی دیپلۆماسیدا بکرێتەوە ئەگەر ئەو کەسانەی دەیانەوێت کارێکی بنیاتنەر بۆ ئێران بکەن سەرکەوتوو بن و کۆنتڕۆڵی ئەو سیستمە یان دانوستاندنا بگرنە دەست ئەمە گۆڕانکارێکی زۆر ئەرێنی دەبێت بەداخەوە ئێستا لە دۆخێکی ئاوادانین. وەزیری دەرەوەی ئەمریکا وتی دۆخی ئابووری ئێران بۆ هۆیەوە خراپە چونکە کۆماری ئیسلامی لە جیاتی خەڵکی ئێران ئەو هەموو داهاتێکە هەیەتی بۆ گروپە چەکدارەکان و گروپە میلیشیایەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست خەرجی دەکات. مارکۆ ڕوبیۆ هەروەها داوای لە وڵاتانی دیکە کرد کە بێنە پێشەوە چ لە ڕێگەی ئابووریەوە بێت وە چ لە ڕێگەی دابینکردنی ئامراز و ئیمکاناتەوە بەشداری بکەن لە پاراستنی کەشتیرانی نێودوڵەتی لە گەروی هورموز ئەو وتیکەوە ئەمریکا بە مەسروفێکی زۆرەوە خەریک
ئەمریکا کەشتیەکان و کەشتیوانی نێودەوڵەتی لە تەنگەی هۆرمز دەپارێزێت لە کاتێکدا تەنانەت ئەگەری هەیە یەک لەو کەشتیانەش ئاڵای ئەمریکای لەسەر نەبێ. سەبارەت بە دیدارەکەشی لەگەڵ جۆزف ئەون سەرۆکی لوبنان ڕاگەیاند کە دیدارەکە زۆر ئەرینی بووە. مارکۆ ڕوبیۆ وتی تا ئەو کاتێک کۆماری ئیسلامی حەزبوڵڵا بۆ تێروریزم بەکاربێنێت لوبنان بە تەواوی لە ئاشتیدا نابێت. هەر لەسەر ئەم بابەتە وەزارەتی دەرەوەی ئەمریکا دووشەمە ڕاگەیاند کە ئەمڕۆ ڕۆژی دووشەمە یەکەم ناوچەی ئەمنی کە بە پایلەتزۆن ناسراوە لە باشووری لوبنان دروست بووە. لەم ناوچانە بڕیار وایە کە هێزەکانی ئیسرائیل بکشێنەوە سوپای لوبنان لەژێر چاودێری ئەمریکا کۆنتترۆلی ئەو ناوچانە بکات و چەک و چۆڵی حەزبوڵڵاش کۆبکاتەوە. بەڵێ سۆران خاتری پامنەری دەنگی ئەمریکا لە وەزارەتی دەرەوە. سپاس سۆران بۆ زانیاریەکانت. ئەم هەفتەیە کۆنگرس سەرقاڵترین کارنامەی هەیە پێشەوەی یاسادانەران واشنگتۆن بەجێبهێڵن بۆ پشووی هاوینیان. ئەندامانی ئەنجومەنی نوێنەران دەنگ لەسەر چەند پرۆژە یاسایەک دەدەن بۆ دابینکردنی بودجەی بەرگری ساڵی داهاتوو و هەروەها بودجەی دەستگاکانی تری حکوومەت. ئەنجومەنی سیناتیش کە لەسەر چەند بابەتێکی تایبەت بە ئاسایشی نیشتمانی دەکا. بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم پرسانە مەریوان حەما پامنێری دەنگی ئەمریکا لە کۆنگرس لەگەڵمانە. مەریوان ئەو کاتت باش تازەترین زانیاری لەسەر ئەم بابەتانە چین بۆمان باس بکە. سپاس. لیژنەی یاسایی ئەنجومەنی نوێنەران کەمێک پێش ئێستا کۆبوونەوەی دەست پێ کرد لەسەر بودجەی پەنتاگۆن بۆ ساڵی داهاتوو. لە کۆتایی مانگی 6دا ئەم لیژنەیە ڕێکاری یاسایی بۆ وتوێژ لەسەر ئەم پرۆژەیە دانا، بەڵام دەنگی پێویستی نەهێنا لە ئەنجومەنی نوێنەران. کۆبوونەوەکەی ئەمڕۆ جیاوازە چونکە ڕێبەرانی ئەنجومەنی نوێنەران دەیانەوێت نەک تەنها پرۆژە یاسایی بودجەی بەرگری پەسەند بکەن، بەڵکو ڕێکاری یاسایی بۆ گفتوگۆکردن لەسەر چەند پرۆژەیەکی تریش دابنێن لەوانە بودجەیەکی تەکمیلی بۆ پەنتاگۆن و دابینکردنی خەرجەکانی حکوومەت هەتا سەرەتای مانگی 12. بۆ ئەم هەفتەیە زۆر گرنگە لەبەرەوەی یاسادانەران خۆیان بۆ پشووی هاوین ئامادە دەکەن وەک باسی کرد و ئەنجومەنی نوێنەران هەتا ناوەڕاستی مانگی 9 کارنامەی زۆر کەم دەبێتەوە. چاوەڕوان دەکەین لە سبەینەوە چەند پرۆژە یاسایەک دووبارە بخێنەوە بەردەم تەواوی ئەنجومەنی نوێنەران بۆ گفتوگۆکردن و دەنگدان. هەروەها کۆنگرس سبەی دانیشتنێکی تایبەت دەکات بۆ وەزیری جەنگ پیک هێکسس و سەرۆکی یەکانی سوپای ئەمریکا جەنەڕاڵ دان کین. ئەم دانیشتنە گرنگە چونکە یەکێکە لەو فرسەتە کەمانی کە ئەندامانی کۆنگرس هەیەە بۆ پرسیارکردن لە هەردووکیان دەربارەی ئۆپراسیۆنە سەربازیەکانی ئەمریکا دژ بە ئێران و ئامادەباشی سەربازی ئەمریکا لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەروەها استراتیژی ئەمریکا بەرامبەر بە ئێران. باشە مەریوان، ئاماژەت بەوە کرد کە بڕیارە ئەنجومەنی نوێنەران دەنگ لەسەر پرۆژە یاسای بودجەی ساڵانەی وەزارەتی جەنگ بدا. گرنگی ئەم پرۆژە یاسایە بە دەقیقی لەکوێدایە؟ باش. ئەم هەفتەیە ئەنجومەن دەنگ لەسەر ئەم پرۆژەیە وەکوتم دووبارە دەداتەوە، پێشتر دەنگی پێویستی نەهێنا. لیژنەی یاسایی ئەنجومەنی نوێنەران پرۆژە یاساکەی دانابوو، پێشتر ڕێکارەکانی بۆ دانابوو، بەڵام دەنگی پێویستی نەهێنا بۆی بخرێتە لە ئەنجومەنی نوێنەران دەنگی پێویستی نەهێنا لەلایەن تەواوی ئەندامانی ئەنجومەنەکەوە. ئەمڕۆ لیژنەکە کۆمەڵێک پرۆژە یاسای تر ئەکاتە پاکیجێک و بۆی کە جارێکی تر هەمویان بەیەکەوە بخرێنەوە دەنگدان. دەقی پێشنیازکراوی پرۆژە یاساکە پرۆژەی بەرگری بودجەی ساڵی داهاتوو ئەوەیە کە بڕگەیەکی یاسایی ساڵی 2015 تازە دەکاتەوە، درێژ دەکاتەوە تا ساڵی داهاتوو سەپارەت بە پشگیری ئەمریکا بۆ هێزانەی کە دژی داعش دەجەنگن لە عێراق و سووریا لە نێوانیاندا هێزەکانی پێشمەرگە. ئەم پرۆژە یاسایە زۆر گرنگە لەبەرەوەی سیاست و ئەرکەسەرێکیەکانی و ئەولەویاتی پەنتاگۆن دیاری دەکات بۆ ساڵی داهاتوو و زیاتر لە 1 تریلیۆن دۆلارە. ئەگەر پەسەند بکرێت ئەوە گەورەترین بودجەی پەنتاگۆنە بێت لە مێژووە. وەک باسم کرد جگە لە پرۆژە یاسایەکە، جگە لەو پرۆژە یاسایە ئەندامانی کۆماری ڕێبەرانی پارتی کۆماری هەوڵ دەدەن بودجەی تەکمیلیکیش هەر بۆ پەنتاگۆن پەسەند بکەن کە زیاتر لە 7 ملیار دۆلارە. بۆ پەنتاگۆن دابینکردن بۆ ئەم بودجێ بۆ پەنتاگۆن ئەوەی دواییان 7 ملیار دۆلارەکە زیاتر بە پەیوەندی بە ئۆپراسیۆنەکانی چەمانی پێشووە دژی بە ئێران.
مەریوان کام بچن جڤاتە سیناتۆ یا کۆنگرسا ئەمریکین چه ئاگاهێن داوی هەنە دەربارەی بربژارێ سەرۆک ترامپ بۆ پۆستا سەرۆکێ دەستگەها زانیاریان نیشتیمانی. بەڵێ چاوەڕوان دەکرێت لیژنەی هەواڵگری سینات کاندیدکردنی جەی کلنتن پەسەند بکات. ئەمە لە پێشترا چاوپێکەوتنیان لەگەڵا کردبوو بۆ ئەم پۆستە بۆ پۆستی بەڕێوەبەری هەواڵگری نیشتیمانیە بێت. کاندیدکردنی ئەو پاش ئەوە هات کە تۆڵسی گابر بەڕێوەبەری پێشوو لە مانگی 5دا دەستی لە کار کێشایەوە. لەم پۆستەدا جەی کلەیتن بەرزپرس دەبێت لە هەماهەنگیکردنی نێوان 18 دەستگای هەواڵگری ئەمریکا و سەرپەرشتی هەڵسەنگاندنی هەڕەشە سەرەکیەکانی وەک هەڕەشەکان لە ئێرانەوە لای داعیشەوە رووسیا و چین دەکات. چاوەڕوان دەکەین کە ئەو دەنگی پێویست بەدەست بێنێ لە لیژنەکە لە لیژنەی هەواڵگری، بەڵام دەنگدانی لەلایەن تەواوی ئەندامانی ئەنجومەنی سیناتۆ دەکەوێتە بەرنامەی کاری داهاتوو لە چەند ڕۆژ و هەفتەکانی ئایندەدا. مەریوان دەربارێک گوتوبێژن جڤاتە سیناتۆیە یا کۆنگرس ئەمریکی هەلبەت لەسەر خاڵە یان درێژکردنا خاڵە گرێدای یاسایە چاودێریە زانیاریەنش دەرڤە چه زانیاری دوی واری دەهەنە؟ بەڵێ ئەم بڕگەیە بە بڕگەی 1970 ناسراوە و یەکێکە لە گرنگترین ئامرازەکانی هەواڵگری ئەمریکا. بڕگە یاسایەکە ڕێگە بە دەستگا هەواڵگریەکان دەدا زانیاری لەسەر کەس و لایەنی بیانی کۆبنەوە بۆ کۆبکەنەوە بۆ بەرەنگاربوونەوەی هەڕەشەکانی تیرۆر و ئەو مەسەلانی کە پەیوەندیان بە ئاسایشی نیشتیمانیەوە هەیە. ئەم بڕگە یاسایە لە مانگی 6دا بەسەر چوو لەو کاتەیە کە ئەنجومەنی نوێنەران نەیتوانی تازەی بکاتەوە. ئەوە یەکەم جار بوو لە ماوەی 15 ساڵی پێشوودا کە کۆنگرێز نەیتوانی ماوەکەی درێژ بکاتەوە. پاڵ پشتیوانانیان بڕگەیە دەڵێن ئەم یاسایە گرنگە بۆ کۆکردنەوەی زانیاری دەربارەی مەترسی و هەڕەشەکانی داهاتوو بۆ سەر ئەمریکا، بەڵام ڕخنەگران دەڵێن پێویستە مافی تایبەتمەندی و مافی مەدەنی هاوڵاتیان تێیدا بەهێزتر بکرێت. ئەم هەفتەیە ئەنجومەنی سینات کار لەسەر ئەم بڕگەیە دەکات، بەڵام لەبەرەوەی ئەندامانی ئەنجومەنی نوێنەران لە پشوودا دەبن لە کۆتایی ئەم هەفتەوە دەچنە پشوو بۆیە درێژکردنەوەی ئەم بڕگەیە چاوەڕێکین تا مانگینەوە بێ چارەسەرکردن بمێنێتەوە. بەڵێ مەریوان حەمە پەیامنێری دەنگی ئەمریکا لە کۆنگرس ئەمریکی گەلێک سپاس بۆ راپۆرتان. هەرێما کوردستانê şevêdin rastî pêlekedina êrişên dron û mûşekan ji aliyê Îranê ve hat. Ev yek di demekê de tê ku asta êrişên di navbera Amerîka û Îranê de zêde dibin. Ew her wiha di demekê de tê ku Serwezîrê Iraqê Elî Zeydî xwe amade dike da ku serdana Îranê bike tenê çend rojan piştî serdana wî ya Amerîka. بۆ زانیایەن زێدەتر لەسەر ڕەوشە هەرێما کوردستانی و نووترین پێشهاتان ئەم دەچن جەم پەیامنێر سنوور کەریم لە باژارێ سلێمانیە. سنوور دبخێر هاتی چه ئاگاهیەن داوی و نول جەمتە هەنە؟ بەڵێ سیروان ئەم کاتتان باش وا دیارە هەرێمی کوردستان بە شار و شارۆچکە جیاوازەکانەوە بەردەوام لەژێر هێرشی درۆنی ئێراندایە. ئەگەر باسی هەولێری پایتەخت بکەین شەوی ڕابردوو چەند هێرشێکی درۆنی کرانە سەر پایتەختی هەرێمی کوردستان، بەڵام لەلایەن فڕۆکەی لەلایەن سیستم بەرگری هاوپەیمانانەوە بێگومان هێرشەکان پوچەڵ کرانەوە لە ناوچەی دووکان کە ئەشکەوتی جاسەنە هەیەکێکە لە ئەشکەوتە مێژوویەکان لە نزیک سنووری پارێزگای سلێمانی. شەوی ڕابردوو درۆن هێرشی کردوتە سەر ئەو ئەشکەوتە کە ئەشکەوتێکی چۆڵە تا ئێستا نازانرێ هۆکاری هێرشەکە بۆ سەر ئەو ئەشکەوتە چییە لە ڕاستیدا، بۆیە جگەلەوەی کە کەمێک زەرروزیانی بە شوێنەکە گیاندوە هیچ زەرێکی گیانی نەبووە. لە ناوچەی سۆران دوو هێرشی درۆنی سەر لە بەیانی ئەمڕۆ کراوەتە سەر و ناوچەیەش پێم وابێ بەشێک لە گروپە هێزە کوردی ڕۆژهەڵاتیەکان بنکە و بارەگەیان لە سنووری سۆران هەیە پێدەچێ هێرشەکە بۆ سەر ئەوان بوو بێت. و لە بناری قەندیل ئەمڕۆ سوپای پاسداران هێرشی کردە سەر شوانکارەیە کە پیشەی شوانیە پیاوێکی تەمەن 69 ساڵە و کە بەهۆی هێرشەکەەوە بریندار بووە گەێنرابەوە نەخۆشخانەی قەڵاتزێ و تەندروستی باشە. تا ئێستا کێ مەقسەی تیادەکەین ئاسمانی هەرێمی کوردستان ئاسمانێکی ئارامە، هیچ هێرشێک بە دیاریکراوی ئەم شەو نەکراوەتە سەر هەرێمی کوردستان. بەڵێ باشە سنوور، وەک سیروانی ژاماژەی پێکرد هاوکاتی گرژی و ئاڵۆزیەکانی نێوان ئەمریکا و ئێران وا بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوودا عەلی زەیدی سەردانی ئێران بکە. هیچ ڕاگەیەندراوە هیچ هەواڵەکان باز لەوە دەکەن ئامانجی سەردانەکەی زەیدی چییە بۆ ئێران؟ بەفراو
وەک بە وەزیری فواد حسێن وەزیری دەرەوەی عێراق ڕایگەیاند کە لە چەند ڕۆژی داهاتوودا دوای گەڕانەوەی عەلی زەیدی عەلی فالح زەیدی لە واشنگتنی پایتەختی ئەمریکا وا بڕیارە سەردانی ئێران بکات وا بڕیارە بەپێی کارنامەی حکوومەت ڕۆژی پێنجشەممە ئەم سەردانە فەرمیە پرۆتۆکۆلیە بۆ ئێران ئەنجام بدرێ هەتا ئێستا هیچ بەرپرسێکی فەرمی لەسەر ناوەڕۆکی و یاخود ئەجێندای سەردانەکە ڕوونکردنەوەی نەداوە بەڵام چاودێرانی سیاسی ئاماژە بە چەند خاڵێک دەکەن کە وەک ئامانجی سەردانەکە دیاریان کردو یەکێک لەوانە پێدەچێت بۆ ڕاگررتنی باڵانسی سیاسی عێراق بێ لەبەرەوەی کە لە دوای سەردانەکەی زەیدی بۆ ئەمریکا پێدەچێت هێزە شیعەکانی نزیک لە ئێران جۆرێک لە تووڕێی یاخود شەقامی عێراقی ئەوانەی کە نزیکی ئەو گروپانەی کە نزیک ئێرانن جۆرێک لە تووڕێیان هەبێ بۆیە بۆ ڕاگررتنی باڵانسی سیاسی و دروستنەبوونی کێشەی ناوخۆیی ململانەی ناوخۆیی یاخود هەڵنەگیرسانی شەڕی ناوخۆیی پێدەچێت بۆ ئارامکردنەوەی دۆخەکایەکێک لە تەوەرەکانێکێک لە ئامانجە سەردانەکان ئەمە بێت هۆکارێکی ترکە باس کراوە ئەمڕۆ بەشێک لە ڕاگەیەنەکانی نزیک لە عێراق بڵاویان کردەوە کە ئامانجێکی ترەوەی پێدەچێت هەڵگری پەیامێکی سیاسی واشنگتن بێ بۆ ئێران واتە عەلی زەیدی ببێتە کەسێک کە ڕۆڵی ناوەندگیر لە نێوانە و دەوڵەتە بگەڕێەوە کۆمەڵێک پەیامی سیاسی لەگەڵ خۆیدا هەڵگرت بێ هۆکارێکی تر پێدەچێەوە بێ کە زەیدی دەزانین کە پێکەنانی کابینەکەی چەند مانگێکە هێشتا کابینەی سەرۆگەزیرانی پێکێناوە بۆ بەدەستهێنانی پاڵپشتی بێ و بەدەستهێنانی ڕەزامەندی ئێرانیەکان بێ بەوەی کە چیتر ڕێگە نەدەن گروپەکانی نزیک لە ئێران تەدەخول و دەستێوەردان لە ناوخۆی عێراق بکەن و هێرشەکانیان لەسەر عێراق و بەگشتی سەروەری خاکی عێراق ڕابگرن. بەڵێ سنوور کەریم پەیامنێر لە سلێمانی لە هەرمی کوردستانەوە سپاس بۆ زانیاریەکانت. گوشارە سەربازیەکان بۆ سەر ئێران زیادی کردووە و ئەمەش لە کاتێکدایە ئۆپراسیۆنە سەربازیەکانی ئەمریکا دژی ئێران تا دێ چڕتر دەبێتەوە. نیگەرانیەکان سەبارەت بە داهاتووی ململانەکان و لێکەوتەکانی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاز هەروەها پەرەیسەندووە. لە هەمان کاتیشدا پرسیارەکە ئەوەیە کە ئایا استراتیژی واشنگتۆن تەنیا لەسەر ئامانجە سەربازیەکان چڕ بووەتەوە یان گۆڕانکاریە سیاسیەکانی ناو ئێرانیش بەشێکن لەم ڕێبازە. شرۆفەکاران دەڵێن وڵاتانی دەراوسێ لەوانە تورکیە لە نزیکەوە چاودێری پێشاتەکان دەکەن و هەوڵیش دەدەن خۆیان لە ململانەکان بە دوور بگرن. زانیاری زیاتر لەم راپۆرتەی ئەیوب دمر با پێکەوە ببینین. دەماجڤینە ناتۆیە لە ئەنقەرێ پێک دەهات ێریشên ئیرانê li kendava Hurmuzê dest pê kirin. Piştî vê jî Amerîkayê li ser Îranê operasyonên nû pêkanî. Ev yek li Tirkiye jî bi baldarî hate temaşekirin. Li gor pisporan Amerîka heta daxwazên xwe nede erêkirin wê êrişên wî li ser Îranê bidome. Profesör Doktor Doğu Ergil ji dengê Amerîkayê ra ragihand ku bi derbeya derna lê bi destên kesên opozisyona hundir li Îranê pêkanê rejim were guhertin. Dışarıdan darbeyle İran'daki yönetimi devirimi. Hatê femkirin ku bi derbeyek derve hilweşandina rejima İranê dijwar e. Lê alternatîfiya vîya di hundir de rûxandina rejimê ye. Ji bo vî jî pêdivî bi hevalbendiya hundir heye. Ev jî kesên ku ji vê rejimê ecizin vê rejimê naxwazin û yek jî bi Kurdan pêdivî heye. Biya min Amerîka û İsraîl hê jî vê planê dest bernedane. İran her çiqast ser piya bê jî lê nikarin bêjin ku di hêza xwe ya berê daye. Di vê derê da rewşa Tirkiye jî ciyekî girîng digire. Li gor Doğu Ergil ji ber Kurdan Tirkiye naxwaze piştgiriya ti aliyekê bigire û dixwaze hevkeşeyekê pêkbîne. Türkiye burada nerede duruyor? Gelo Türkiye li vê derê li Kudüs sekine. Em viya dizanin Tirkiye li teniştê Kurdan nasekine. Heke Kurd li İranê statûyek bi dest bixin, Tirkiye diterse ew ê li Tirkiyeyê jî daxwaz bikin. Ji bo vî jî Tirkiye di nav xetekê gelek teng de dixwaze balensê çêke. Ji ber vî jî naxwaze ti aliyekê bigire. Parlamenterên berê AK Partiye û çavderên siyasî Ahmet Faruk Ünsal ji dengê Amerîkayê ra ragihand ku operasyonên ku li ser İranê hatin kirin ji bo Amerîkayê dijwariyek derxist. Lê di hêladin da jî İran jî lawaz ket. Bir taraftan İsrail, diğer taraftan Amerika. Helekî de Amerîka di hêladin da jî İsraîlê bi hêzên xwe yên mezin êrişê Îranê kirin. Di vê derê da İran her çiqaste warê leşkerî de were rûxandin jî lê hê li ser piyaye. Şer demeke rawestiya û cardin dest pê kir. Wisa dixuye ev şer wê demdem berdewam bike. Biya min Trump ji ber hilbijartinê Amerîkayê
هەتەکو سەرفرازیەکێ لە ئیران دەست نەخینە وێر ڕانەوەستە. Li gor çavdêrên rojhilata navîn tê diyarkirin ku operasyonên Amerîkayê wê neqedin. Her roj ew ê ber bi operasyonên siyasî ve dê biqulipin. Eyüp Demir, Dengê Amerîka, İstanbul. بڕیارە گەورەکان لە واشنگتۆن دەدرێن. لە کۆنگرێس ئێمە لێرە پرسیارەکان دەخینە بەردەم دەسەڵاتدارانی ئەمریکا. لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا. زانست لەگەڵ زانیاری سەرنجڕاکێشەکان. نەرینێن جیاواز لە دۆر ڕوودانە. خوێندەکانی ڕۆژوو ڕاو بۆ سوونەکانی ئێوە. بەشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا. نوچەیەن واشنگتۆن بلەز وەرگیلی دگهینن وە. دەنگی کوردان لە دڵی واشنگتۆنەوە. شەڕی گەندەڵی لە عێراق بەردەوامە وەک خۆی، بەڵام هێشتا زۆرێک لە عێراقیەکان چاوەڕێی ئەوەن بزانن ئەنجامەکەی چی دەبێ. ئەوان دەڵێن سەرکەوتنی هەڵمەتەکە بەندە بە دادگا سەربەخۆکان و شەفافیەت و دادگاییکردنی دادپەروەرانە. شارەزایان دەڵێن ئەو دۆسیانە دەبنە تاقیکردنەوەیەک بۆ سەربەخۆیی دەسەڵاتی دادوەری عێراق. هاوکاتیش پەرلەمان داوای شەفافیەت دەکات سەبارەت بەو پارەیەی لە دۆسیەکانی گەندەڵی وەرگیراوەتەوە و هەروەها چۆنیەتی بەکارهێنانی ئەو پارانە. راپۆرتی پەیامنێر هونەر ئەحمەد لەم بارەیە پێکەوە دەبینین. حکوومەت بەردەوامە لە دەستگیرکردنی ئەوانەی کە لە پرسی گەندەڵیدا تێوەگلاون. بەڵام هەنگاوەکانی دوای ئەوە بۆ خەڵکی عێراق ڕوون نییە، چونکە پێیان وایە هەر هەوڵێک بۆ دژایەتی گەندەڵی پەیوەستە بە سەربەخۆیی دادگاکان و پاراستنی یاسا و شەفافیەت لە پەیڕەوکردنی کەیسەکان. بۆ سەلماندنی سەروەری یاسا داوا دەکرێت گەندەڵکاران لە پێش چاوی میدیاکان دادگایی بکرێن. نامەوێت تەنها دەستگیریان بکەن و دواتر ئازاد بکرێن. دەمانەوێت ئەوان دادگایەکی ئاشکرا و دادپەروەرانە بکرێن، چونکە ئەوان گەلی عێراقیان تێکشکاند، خەڵکیان ئازاردا، بێکاری 100% زیاد بووە، دامەزراندن نەماوە، هەمووی بەهۆی ئەو گەندەڵکارانەوە. حکوومەت ئەرکی خۆی بەجێ گەیاندووە. ئێستا تۆپەکە لە گۆڕەپانی دادگایە. یاساناسان پێیان وایە ئەم کەیسە دەیسەلمێنێ. ئایا دادگا لەژێر سێبەری حیزب و لایەنە سیاسیەکان هاتووەتە دەرەوە یا خود هێشتا لەژێر هەژمونی ئەواندایە؟ بەو شتانی کە ڕابردوو هەبوو زۆری خەڵک وایان لێ هاتۆ کە بڕوان بە دادگا نەماوە لەبەرەوەی کە پێیان وایە شەفافیت نییە، وهروەها کۆمەڵە کەسانی سیاسی ڕاستەوخۆ دەسەڵات و دەستێوەردانیان هەیە لە دادگایە. ئێمە وەکو یاساناسان داوای ئەوە ئەکەین کە ئەم بڕیارانێک کە ئێستا ئەدرێتە دادگا ڕاستەوخۆ بڕیارێکی سیاسی نەبێ، بەڵکو دادگاتیای سەروەر بێ. ئەمیش کە دادوەر بتوانێت ڕاستەوخۆ ڕای خۆی دەرببڕێت. پەرلەمانی عێراق چاودێری پرۆسەکە دەکات. لەگەڵ ئەوەشدا داواکارن ئەو هەژمارە بانکیەی کە بە فەرمانی سەرۆکۆزیرانی عێراق کراوەتەوە بۆ کۆکردنەوەی پارەی گەندەڵکاران شەفاف بێت، تاوەکو بزانرێت چەندی تێدایە و لە چیدا سرف دەکرێت. صار توجيه بوضع حساب مصرفي. بڕیار درا هەژمارێکی بانکی بکرێتەوە. ئێمە دەمانوێت بزانین چەندی تێدایە، ئەو پارە چارەنووسی چی دەبێت، چی لێ دەکرێت، تاوەکو بەڕای گشتی خەڵک ڕابگەێنین و پاڵپشتی دادگا و بەڕێز سەرۆکۆزیران دەکەین تاوەکو هەڵمەتەکە بەردەوام بێت. هەرچەندە هەوڵەکانی حکوومەت بۆ بەگژداچوونەوەی گەندەڵکاران بەردەوامە، بەڵام ئەنجامی کۆتایی ئەو پرۆسەیە بە بڕیارەکانی دادگا و یاسا دیاری دەکرێت. هەر بۆیە ئێستا هەمووان چاوەڕوانی بڕیاری یەکلاکەرەوەن تا وەکو جددیبوونی حکوومەت و دادگاکان لەو پرسەدا پیشان بدرێت. هونەر ئەحمەد بۆ دەنگی ئەمریکا، بەغداد.
ده هفبيفينك تايبت دلقل دنج أمريكا وزير بازرگانية عراق مصطفى نزار العاني بحث أنجام سردان شاندا حكومة عراقي يابو واشنطن كر العاني زانيارين جرينج درباري سباروجا بيوندين آبوريين لقل أمريكاي وحسانكاريين وزارة جبو بازرگانين أمريكي كأم بهفرة لبشكي في هفبيفين تماشا بكن كو هفكارا ما سمير علي مندي أماده كريه. معالي وزير برز وزيري بازرگانی مصطفى نزار العاني بخير بيت بۆ دەنگی ئەمریکا لە واشنطن بەدوای چ دەرفەتێکدا دەگەڕێن. ئەم سەردانە لە ڕاستیدا خاڵێکی مێژوویە لە مێژووی پەیوەندەکانی نێوان عێراق و ئەمریکادا. ئەم سەردانە گرنگێکی تایبەتی هەیە چونکە چەندین بابەتی استراتیژی لە خۆ دەگرێت کە ئامانجیان فراوانکردنی هاوبەشی ئابووری و بازرگانی و هاوبەشەکانی وەبەرهێنانە. هەروەها دروستکردنی پەیوەندێکی بەردەوامە کە سوودی هەردوو وڵات بپارێزێت. ئەم گەشتە دەتوانێت ببێتە دەستپێکی قۆناغێکی نوێ لە پەیوەندەکانی نێوان عێراق و ئەمریکادا. ئەم کۆبوونەوانەی ئەمڕۆ ئەنجام دەدرێن دەتوانرێت بگۆڕێت بۆ هەنگاوی کردداری لە ڕێگەی بەهێزکردنی هاوبەشی ئابووری کە سەرۆکی حکوومەت لە گفتوگوکانی لەگەڵ سەرۆکی ئەمریکا جەختی لێکردوێتەوە. ئامانجمان دروستکردنی هاوبەشێکی ڕاستەقینە و قوڵە کە بوارە جیاوازەکان بگرێتەوە بە تایبەتی بواری وزە پیشەسازی نەوتی و هەروەها هەموو ئەمانە بە هاوکاری لەگەڵ کۆمپانیا نەوتیە ئەمریکەکان دەبێت. بوارەکانی تر کە پەیوەندیان بە گەشەپێدان و ئابووریەوە هەیە بەشێکی گرنگن لە ڕێکەوتنەکان. ئەو ڕێکارانە چین دەگەڕێنە بەر بۆ ئەو بازرگان و بەرهێنەری ئەمریکیانەی کە دەیانەوێت لە عێراق کار بکەن. لە قۆناغی ئێستادا گرنگیمان داوە بە سادەکردنەوەی ڕێکارەیە کارگەڕێکان و نوێکردنەوەی ئەو یاسا و ڕێسانەی کە چاودێری چالاکی ئابووریەکان دەکەن. لەو چوارچێوەیەدا ئەنجومەنی وەزیران لە چەند ڕۆژی ڕابردوودا پرۆژەیەکی یاسایی بۆ چاکسازی یاساکانی ئابووری تاوتوێ کردووە. ئەم پرۆژەیە ژمارەیەکی زۆر لە یاساکان دەگرێتەوە کە پەیوەندیان بە باج، گومرگ، تۆمارکردنی کۆمپانیاکان و چەندین بابەتی گرنگی تر هەیە کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ کاریگەریان لەسەر بازرگانان، هاوردەکاران و وەبەرهێنەران هەیە. لە هەمان کاتدا لە دەستگای بازرگانی هەنگاوی گرنگمان ناوە لە بواری گۆڕینی سیستەمە کارگەڕیەکان بۆ شێوەی ئەلکترۆنی. یەکێک لەو هەنگاوانە دروستکردنی سەکۆیەکی ئەلکترۆنیە بۆ پشکنینی دابینکەرانی کاڵا بۆ عێراق لە هەموو وڵاتانی جیهان و دڵنیابوون لەوەی کە سەرچاوەی ڕاستەقینەی کاڵاکان لەکوێوەیە. ئەم سەکۆیە یارمەتی پاراستنی بەکارهێنەران دەدات. شەفافیەتی پرۆسەی هاوردە زیاد دەکات و هەروەها پشگیری لە هەوڵەکان بۆ ڕێگرتن لە شۆردنەوەی پارە و کارە ناسایەکان دەکات. هەروەها سەکۆیەکی تری ئەلکترۆنیمان دامەزراندووە بۆ دەرکردن و پشتڕاستکردنەوەی بەڵگەنامەکانی سەرچاوەی کاڵا و پسوڵە بازرگانیەکان. ئەمڕۆ هاوردەکاری عێراقی پێویستی بەوە نییە بچێت بۆ نووسینگە بازرگانیەکان یان نوێنەراتەکانی عێراق لە دەرەوەی وڵات بۆ ئەوەی کارەکانی تەواو بکات. هەموو پرۆسەکە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕێگەی سیستەمێکی ئەلکترۆنیەوە ئەنجام دەدرێت. تەنانەت پارەدانەکانیش بە شێوەی ئەلکترۆنی دەکرێن و زۆرجار تەواوکردنی کارەکان تەنیا چەند کاتژمێرێک دەخایەنێت. ئەم شێوازە دەبێتە هۆی خێراکردنی کارە بازرگانیەکان، کەمکردنەوەی ئاڵۆزی کارگێڕی، زیادکردنی شەفافیەت و بەرەنگاربوونەوەی گەندەڵی. افسرۆکێ شارەداریا باژارێ مەزنێ ئامەدێ دوان هاتوون ئیرۆ دوشەمێ دەست ji karkêşana xwe ragihand hatûn dest ji karkêşana xwe bi daxuyaniyekê nivîskî li ser platforma medya civakî X parvekir. Hevkara me Ozlem Yasak niha li vir li stûdyo merey Ozlem tu bixêr hatî. Gelo birêz hatûn behsa dest ji karkêşana xwe kir gelo wî çawa ev yek ravekir sedema wekê çi ye?
براستی دوان خاتون گلک سه سدمین گرینگی سرکه نیشانده جی بو کاروکشینا خواه آیکی گوت کو از لگور پرنسیبا وکشینا پارتیا خواه دم پارتیه وی کاروکشینا خواه را دگه هینم آدو دیاجی وک پرسکریکین تندرستیین خواه بجی آنی و دیار کر و گوت کو هنگ جبروان پرسکریکن ساغلمیه از به فیزیکی پروستیامه و المگور بندوارین پرنسیبین پارتیا خو و همجی بندوارین هلبجرین آمده دا استکی ترکر دوان 2 سالی بوریه ده هفسروکتیا خو بجی نهانیه و مین رخنه این خو دا همجی پارتیا خوره و همجی هلبجرین آمده را و گومد آواکرنا خدمتین شارداری دیجی مینه برهم کار نبومه و من درولار برتیا خو وک هف شاردارجی من ترا خو بکارنانیه لبورویجی از من وی روشا خو بتواهی نرخاندیه و از وک کسانه جوی ارکاخویا شارداری خو پاش ودکشینم و از اید قادرین دن ین سیاسی یان جی واکی ده دوی تفگره کرد کار خو بمشینم باشه اوزلم دم پارتی هەڵویستی چ بووە ئایا دەست لە کارکێشانەوەکەی بە فەرمی قبول کردووە؟ بێ بێفرا بداخوایانیەک نویسکی کۆمیسیۆنا ڕێوێبریین حرەمیین دەم پارتی کارڤێکشینا خاتون پێژراند و گوت کو دەمێک بەرێ شارەدەرێ ئامەدێ خاتون سەری لەوان دابوو بڤان سەدەمێن کو ئیرۆ داخوایانیە دە ڕاوێ کربوو komisyonu got ku wan hem dnava komisyonu de u hem jî de dezgehên din yên partiyê têkildare kombûnên giring û berfireh çêkirine û em sedemên ku xatûn nîşan daye nirxandine û piştî nirxandinên berfireh wan jî ew jî hevbîrbûne ku xatûn erkaxuna hev şaredariyê li gor prensîbên partiyê û bendewariyên hilbijerên Amedê bicih nayne û her wiha ji ber rewşa saxlemiya wî jî biryarek di cih daye ku xatûn karvekişina xwe ragihîne. باشا أظن يعني أف مثلا سيستما هفشاردارية يا هفسروكاتية بقشتي لجم دم بارتي هي لنائب وتيكو لجم حكومتها تركيا هي قانون يعني قانون تركيا ده أبيك ويتشابه ورشرو فكرن وهروها يعني أنك أف كسك جكار جهف سروكاتية هفشاردارية در كيف قالوا كسك جهوي بقرا يعني شو بروسيس شيء؟ براسته برسكه gelek gringe sirvan le iro le Türkiye le ser legerina online persako heri per hatiye persin eve yani prensiba vekşini çiye o eve privajo ya jivir şunda çevabe prensiba vekşini tişteki bilo bere ne bu yine? Na tüne bu le yani brasti de siyaseta Kürdi kevna şopiya vida heyeci de 2006 verve le de kanuna Türkiye'de bingehawitneye ev prensiba vekşiyani ya jehev serokti de mekanizmayek navxoyi ya partiyeye u ve mina partiyek siyasi ger hun bu karbın hun dikarın de رزقنامه خود و پیوان خود اخلاقی و دیسیپلینی بجیبینه لی اف پارتیا دم پارتی و پارتین برین تفگرا کردین ترکیه جد 2006 ور و پیوانه بجیه دیکن لی بلی حتی نهاد وی استک گرینگ و مزن و بربچاف ده اف نهاتو بکرانین باجار کی مزن و کجر بکری هلبت هری داوی شش و هفته حزیرانه ده ریوبریا حرمی یا دم پارتی لآمده کنفرانس گلک برفره چه کربو و اف پیوان جارک دن نوه کربو لبنده یکو لشاردریا آمده دناو مجلس دم پارتیه ده اندامک دن لشونا خاتون وره هلبجارتن لدماوی نهاتیه نشان داین. بله گلک سپاس ازلم هلبت امی و مجاری بردوامی بشوپین گاواکو پیشات امی برکتن سپاس ازلم یاساک. سپاس خوش. بله ام جارا کدن ودگرن سر مجارا ایرانی و گرجی و آلوزیین دنافبرا تهران و واشنطن ده دویده ده هلبت اف گرجی و آلوزی بلند بونه دنافبرا هر دو ولاتان ده
د دمکێدەک و فەرمانداریان ناوەندیە ئەمریکای سند کامێ پێلا نەهەمین یا ئێریشێن لە دژی ئارمانجên ئیرانê بidawî kir artêşa îranê êrişên dron û mûşekan lê dijî welatên seranserî herêmê didomîne. Ji bo şirovekirina rewşa dawî niha Birêz Abdullah Hicab çavdêrê siyasî ji Norwêjê tevlî me dibe. Kek Abdullah tu bi xêr hatî. Ez dixwazim ji nûçeyên herî dawî dest pê bikim. Serokê Emerîkî jî got ku ev yanî kuştina serbazên Emerîkî bê bersiv naçe wî biryar daye em bêjin artêşa Amerîka ku bersivekê bide. Di nerîna te de avaya dibêje xaleke guhertinê di asta şer de ji ber got hefteya bûyî de heta niha bi awakî rojane İran êrîş dikir Amerîka bersiv dida û bi wî şeweyî neh roj berdewam dikirin niha leşkerên Emerîkî hatine kuştin. Ev yek wê çi li ser erdê were wê encama wê de were guhertin. Silav rêz bo bînerên hêja. Ez nebawerim ku guhertinekê cewherî de pîvanên şer de bê pêş ji ber ku پێشتر دەما جارێکی شەرچێبووی وێ دەمێ سەرۆک ترامپ گوت کو ئەگەر بێ و لەشکرên ئەمریکایی بێنە کوشتن وێ دەمێ معادلەیە شەر یا بێژن هەوسەنگیا شەر تێ گواردنێ لێ وێ داویە دوزانە کو شەر کوشتی پێرەنە بەرهەندێکی ئەس باوەرم یە هەنێکی ئەمریکای عاجز کە هەنێکی ببە هەگەر کو ئەمریکا زێدە ئێرەشان بکە ڕەنگە ئێرەشێن خوا با ئەوەیەکە سنووردار بەرفرە بکە ئەوەیەک سنووردار بەرفرە بکەتەوە وەتەیەک و احتمال هەیە و دو ئێرش یا سێ ئێرش یا چەند پێرێن ئێرەشێن تون بکە لێ ئەو ناوێ وەتەیەک و تەنێ ئەو یعنی تەنێ کوشتنا چەند سەربازên ئەمریکایی چەند لەشکرên ئەمریکایی ببە هەگەر و شەر ببە شەرێکە گشتگیر شەرێکە بەرفراوە شەریێ حیاک و ڕەوشێکە نونەیە پێش شەریێ د چارچوبه نهاد سنوردار بمینه اوجی به هنده و گریدای کو گلو ایران حیا کو آماده کو وگره سر میزا دانستاندن سر ماسه دانستاندن او حیا کی داره آماده کو او امتیاز یان او اوانتاژن کو امریکا د خازه وان اوانتاژا د سیاست در و د سیاست حریمی د سیاست اولکاری و د سیاست بيجن تجارات ده بدا امريكا كيك عبد الله وايز وكاربدسين امريكي دبيجن امريكا هر يعني دريه دبلوماسيه هردم فكريه بتايبت جاليه امريكا و يعني دفيت شو ركرين حتى كو ايران جي جارك ادن اماده بفجر سرماسه دانوستاندنان جاليه امريكا و گل گرینگ کو باوری هبه کو ایران وان خاپینه باوری هبه کو ایران مجده دخوازه برجدی دخوازه وان دانوستاندنا بکار بینه بونا گوهرتنه کی دروشانه هاده لی بونه هنده که ایران وگره سر ماسه گوتو بیجه که مجد گوتو بیجه که انجام هبه پیوسته ایران انجام آوی شریف ببینه یعنی پیوسته که ایران زخته که زیده ببینه بزانه با که نتنه دواری سربازی ده ضربه اندخواه بلکه دواری پیشسازی ده دواری شیرخان آبوری ده کوار روشه که ایدین نکار با کنترل که یعنی ایران ده به ضربه ایران بخواه که بردوامیا شر جخواره با کو سوده که کو قازانجک نبینه شر اینها دوی چارچوبه کنها هی جاره ایران نه آنیا سر به باوریه کو او شرا با اوه که کو ایران نکار به تحمل اوه بکه ده آستانه ها ده ایران تحمل بکه حیا بید روژه کو ایران بکار به لبن باری وی شری وی روشی وان ایرشا پشتا خراست که پشتا وی نچمه به بردوام به لسر سیاست خواباندن لسر سیاست مانوردن لسر سیاست قاپاراستن لهوهاتنه که کجی باوریه به دم عبدالله يعني الجدة بدا ما يخاف بقاره يعني سرويه كيش يعني ام دبيجن جروبين سرب ايراني يعني او يقول قال ايراني كارد الهرمي وحوسي وكو نمونه ايرو راغهاندن كوان دور بيتشك درياي دانيه سر عربستان السعودي بتايبت لتنغافا باب المندب وافيك اگر بردوام اگر بجي وره وباندوري لسر دركتنا نفتيج عربستان السعودي حتى يعني الاليكي هرمز والاليكي جي باب المندب افيك وتشاوا هفكيشيه لسر عردي ورغورتن بتايبتكو ام بحثا فجر سر ماسا دانوستندن عندكن اگر بيو رف بيو اوي هرتش اگر بيو مثلا هاتشوينا بيجن برهم نفته برهم بترول پرسکریکی که جدی در کباره بین گرتن و اگر کوسی براستی بکاره بن رفشه که بین نفش کو اولکاریا هم اولکاریا به جهنرده کرنا
نفط عربستان و هم جی لسر روش گشتی آبودی هرمی باندوره که جدیدان بکارگان ریه که بگرن بتایبت گوریا بابل منده بگرن دوی روشه ده ایدی از باورم نتن عربستان بلکه او جهان کو بگشتی در جوانی خواهی آبودی ده مترسیه ده بینه ده خطریه ده بینه بدنگ نامینه یعنی یه دنگ بکه با اوه که احتمال هست که دستردانه جی بکن لی مسئله اوه که حیا کی داره حوسی بکاربن وان گفن خواه در بازی جیانه بکن پراکتیزه بکن اگر بیو شیانه کو صاحبن اگر بیو درفته کو صاحبن به گمان یه هنده که روش آلوستد به و احتمال هست که اکتر دنج بین ناوی لیسکا سیاسی و لیسکا سربازی کنه ها لحرم بردوام روز بروی گرم ترده به باشه که عبدالله پرسامنی داوی بکرتی هگرد کار برسوی بده نها دوی آسوین ها ده ایریشن ایرانی لسر هریما کردستانی و سرانسری ولاتین کن داوی اردن هروها حتی کنگی و اف يعني افليسكا هان بردوام بك ايران تجارك امريكا ايريش واندك اوجي ايريش مناطق هريمت كحتى كنجي وافيك ورقو هرتن مخابن ارش ایران سر هرم کردستان بری شر داویجی هبون دقونا جدا ده جبر هلوستن حکومت هرمی بین جبر کماسی و هلوستن قلس و لاواز حکومت عراق بون یا جبر به خودی که هرمی ببن ایران هر دمه او رشانه کرد جارنا به هجت کو برچاو بونه جارنا به هجت کو بخواش کرد نبر هندجه حیاوی دما کو حکومت عراق الهمبر ایران به هلوسته و گروپ انگریدای ایران دنو عراق ده او آزادی هبن کو و کو بخواد خازن رابن و رونشنه بکن سیاست بکن اپراسیون چکداری بکن او راوشی بردوام به او بنری نامه اگر حکومت هرم کردستان کارتن کو دستنه کارتن سیاسی کو دست خودنه به کار بینه او باوی که جدی له بر ایران بسکنه میده می بکار سنوره که دانش برکو پشتگیریان آن تبعیش هی حکومت حریمه به حیا با اوه که سست و نرم دانستاندنه بکن مخابن او رافشا یه بردوام به عبدالله حجاب چاودێری سیاسی دمارە بوو ji ئۆسلۆ پایتەختانە ڕووجێ گەلێک سپاس بۆ وان شرۆڤێنتە. بڕیارە گەورەکان لە واشنگتۆن دەدرێن. لە کۆنگرێس ئێمە لێرە پرسیارەکان دەخینە بەردەم دەسەڵاتدارانی ئەمریکا. لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا. زانست لەگەڵ زانیاری سەرنجڕاکێشەکان. نەرینێن جیاواز لە دۆ ڕوودانە. خوێندەکانی ڕۆژوو ڕاو بۆ سوونەکانی ئێوە. بەشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا. نوچەیەن واشنگتۆن بلەز و وەرگیلی دگهینن وە. دەنگی کوردان لە دڵی واشنگتۆنەوە. زۆرێک لە خێزانی دروزەکان لە دوای توندوتیژەکانی پارێزگای سوێدا لە مانگی حوتی ڕابردوودا سەرپەرشتیاری خۆیان لەدەستداوە. ئەمە ژوای کردووە ئیستا ژنانی دروز ناچار بن بە تەنها بەرپرسیارەتی ژیانی ماڵباتەکەیان لە ئەستۆ بگرن و بژیوی ژیان پەیدا بکەن بۆ خێزانەکانیان. پەیامنێر ئیڤان حەسیب لەم راپۆرتەدا سەرنجی خستووەتە سەر ژیانی قوربانیان و ئەوانەی لەو کارەساتە ڕزگاریان بووە. ئەف پیشەیە هەفجینێ وێ بوو لێ ئیرۆ پێشەیە وێیە ئارام زێن ژنێکە دورزیە ژی سوێدایێ و دایکا سێ زارۆکانە پشتی کوشتنا هەفجینێ وێ گۆ ئەو یەک ji قوربانیên komkujiya tîrmeha 2025 li Swêdayê bû ew neçar ma got karê wî berdewam bike da got debara malbata xwe bike. Hêzên ewlehiya giştî ketin avahiya me û hemû mêr ji bo lêpirsînê gazî kirin. Pişt re me nas kir ku wan ew hemû li pêş avahiyek li kêleka me kuştine. Ez sê mehan li malê mam. Ez neçar bûm ku dikana hevjînê xwe ji nû vevkim û sfinc û qumaşên kel û pelên malan çê bikim. Ji ber ku rewşa aborî dijwar e lê çûna jiyanê zêde ye û debara zarokên min jî tune ye. Nûra Elhemûd tevî nexweşiya xwe li ser çêkirina kadeyan dixebite. Piştî got hevjînê wê li Swêdayê hat kuştin, ew neçar ma got vê firnêveke da got debara du zarokên xwe bike.
لما استشهد دما هفجيني من شهيد بو جبلي خودت تكسي من نما ومن بريار دا قوفي فرني فكم تفيقو از نخوشم جي شكر جخوا ديرا از دابين كرنا دبارا جياني وبريفا برنا كاري خودا راستي گلك زحمتيان تيم خلق براستي جي كاري من حز دكن از لسر سيلي كاديان چه دكم چالاکوانên Durzî dibêjin got di tundûtûjiya li Swêdayê sala 2025 de bi sedan malbat sermiyanê xwe ji dest dan û gelek jin niha li kar digerin da got debara jiyana zarokên xwe bikin. Raportek netewin yekbûyî derbarî wê tundûtûjiyê dibêje hinek ji êrişên ser Durziyan li Swêdayê girêdayî hêzên ewlekariya hikûmeta demkî ya Sûriyê bûn. نتيجة الهجمة البربرية. ده انجام ايريشا هوفاني على سر سويداي ده جلك جنان هفجيني خون داكرن وهنجوان جي هفجيني وان بريندار بون و ايدي نكارن كار بكن بصدان جن بمرة تكلي دكن جبو وكرنا دكان و كارسازيين بچوك بريا بخشن جدر ويولات ام هول ددن كو پشتگريه بدن وان پروژيان دا گوجن كاربن بخبتن و چافکانیک داهاتي جوان را پیدا ببه. لگوری نتون یکبویی تندوتوژیا لسویدای دتیرمها 2025 ده بو سدما کشتنا زیدتری 1700 کسان گو 1342 جوان درزی بون و نزیکی 200,000 کس جمال خواه کوچ بربون. ایوان حسیب دنگ امریکا. بڕیارە گەورەکان لە واشنگتۆن دەدرێن. لە کۆنگرێس ئێمە لێرە پرسیارەکان دەخینە بەردەم دەسەڵاتدارانی ئەمریکا. لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا. زانست لەگەڵ زانیاری سەرنجڕاکێشەکان. نەرینێن جیاواز لە دۆ ڕوودانە. خوێندەکانی ڕۆژوو ڕاو بۆ سوونەکانی ئێوە. بەشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا. نوچەیەن واشنگتۆن بلەز و وەرگیلی دگهینن وە. دەنگی کوردان لە دڵی واشنگتۆنەوە. ئەو بووە حەفت مەه کۆ گوندێ زیرکێ لە گوندەواری کۆبانێ بێ ئەلکتریک و خزمەتێن سەرەکی مایە. گەلۆ سەدەما vەیەکێ چییە؟ لە جەم گوندیان بەرسف ئەوە کۆ گورجی و ئالۆزیین لەگەل گوندێن دەردۆراوان سەدەما سەرەکیە. لێ دەسەڵاتدارên خۆجیهی دەربارێ vەیەکێ چ دەبێژن؟ ڕدوان بێزار ئەو راپۆرت شاندیە. Di sala 26 a sala 21 ev kalemêr ji ber nebûna elektrîkê bi rêbazên kevin ava sarj bû malbata xwe peyda dike. Berhemên baxçeyê wî xerab bûne û her ku roj derbas dibin jiyana wan dijwartêr dibe. Karabetine, rêtine, o amedgermêrane, merwehetine, o germa hovînê av tine em vexwin. Toşkê me gîtiye. Rê me gîkevî reşên aliyat me de nemon. Em darîj gundan avêtînin. Havê sîtêran em avêtînin toş av dibin. Ji heft mehan vaye li gundê Zîrêk ku dikeve 35 kilometreyî li başûrê Kobaniyê riya çûn û hatinê elektrîkê ji alî ciranên wan ên Ereba li ser wan hatiye birîn. Li gorî gundiyan xelkê gundê Sepetê ku di demên berê de gundê wan bibû bargeheke leşkerî wana towanbar dikin ku wan gundê wan xerab kiriye. ماتور بحث ما تشكري ام امير كون بون ام فلان بون ما ايش ما تير شيء اوكي بي تشبون انا تشب بيجمور تحاولي ما دبني اوجي تلسر نشتي تدبني انا وش دردي وبي كهرباء هم كبيتشه ولاتین لور دبیجن وان جبو چهار سرکرنا پرسکریک آخوا هر دو دری ریوبریا خوسر و حکومت دمکی لیدان لهمو هودان وان والا درکتن برسیفا داویجی یا حکومت جبو وان بوجه مطمئنه ام چونا کومونی بون را دانکر گو هیرو گو سبا پشتی وی ام چونا سرنی مباشر ام ده دربای چونا سرنی گو هرن مصالحه گوندیا رو چکن گوندیج مصالحه وی را چه نوبی ام دورند بیونا نیست که من نبنه ام دجمنه هفدنا رید گون ریجی سرماقت کرن ریوبریا هریمه بریا اوفیس خویا را گاندنه تنه او برسیف دا کو او لسر وی مجاره کار دکن و دروژ نزدا پرسکریک چهار سر بکن
حياكو حكومت جي شينين گوندي سپتي يكو پشتي تيكشنا داعش وكشيان رازي نكه دي شينين گوندي زيريك تم دنافرا دريان دا ببينن يان دي جيانك الزحمات ودسبيكي دا بجين يان جي نچار بن كو كوچه هريمه كدن بكن رضوان بيزار دنگ امريكا گوندواري كوباني بلگلی بینران به کیجیم گهشتن داویا برنامه خویا ایرو 29 پوشبر 2726 سال کردی کو دکه 20 تیر ماه 2026 یازاینه افنوچا ج امریکا کردستان و سرانسری جهانی مجبور پیشکش دگر حتی جارکدن بمینند خیر و خوشیده هر شاد و بختور بن